ژمارەیەکی زۆر مامۆستایان واز لە کارەکانیان دەهێنن و مامۆستایەتی ئەو سەرنجڕاکێشیەی جارانی نەماوە. جەختکردنەوەیەکی زۆر لە تاقیکردنەوە سەرداستەریەکان وای کردو کە مامۆستایان هەموو هێز و توانە و کاتی خۆیان بۆ ئامادەکردنی خوێندکارانیان بۆ تاقیکردنەوەکان سەرف بکەن و تەرخان بکەن کە دەرفەتی هیچ شتێکی دیکەیان بۆ نامێنێتەوە کە مانا بە پرۆسەی مامۆستایەتی و پیشەی مامۆستایەتی دەدات. حاڵێکی دیکە ئەوەیە کە وەزارەت و بەڕێوەبەرهاتیەکان ورد و درشتی چالاکی و کار و پیشەی مامۆستایەتی دیار دەکەن تا ئاستێک کە هیچ مانایەک بۆ دەستڕەنگینی و فکر ڕەنگینی و حەز و خۆشی و هێزی مامۆستا ناهێڵێتەوە. ئەوەی پیشەی مامۆستایەتی تایبەتمەند دەکات ئەوەیە کە پەیوەندی مرۆیی بەشێکی سەرەکی مامۆستایەتیە، پەیوەندی مرۆیی مامۆستا لەگەڵ خوێندکارەکانیدا لەگەڵ مامۆستاکانی دیکەدا. بۆیە بەشێکی زۆری مامۆستایان واز لە پیشەکان دەهێنن، واز لە مامۆستایەتی دەهێن، حەزیان لە مامۆستایەتی نامێنێت لەبەر ئەوەی بەڕاستی کەشوهەوای مامۆستایەتی لایەنی مرۆیی بە تەواوی لێدا بڕاوە و کەشوهەوای قوتابخانەکان نامرۆیی بووە. بەشێکی زۆری ئەم نامرۆییکردنەش و ئەم دروستبوونی ئەم کەشوهەوایش جەختکردنەوەیەکی زۆرە لە تاقیکردنەوەکان و لە هێنانی نمرە کە وای کردووە مامۆستا جگەر لە هێنانی نمرە لەلایەن خوێندکارەکانیەوە هیچ ئامانجێکی دیکەی نەبێت.